بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ لە بەرنامەیەکی تری تایبەتی بەرنامەی ئاوەدان بێ هاتمە خزمەتی ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەی ئەم جارەمان هاتوینەتە گوندێکی زۆر تایبەت ئەویش گوندە شیرین و جوانەکەی قامیشەیە. گوندی قامیشە سەر بە ناحەی خەلەکانە و سەر بە قەزای دووکانە ئەکەوێتە بناری چیای زەردی. لەگەڵ ئێوەیە سروشتە جوانەکەی گوندی قامیشە بۆ ئێوەی خۆشەویستە گوازینەوە لە شاشە جوانەکەی پەیامەوە. گوندێکی شیرین و تایبەتە لە دەستی خۆتانی مێن و بینەری ئەم بەرنامە تایبەتە بن با سروشتە جوانەکەی گوندی قامیشە بۆ ئێوەی خۆشەویست بگوازینەوە. فەرمون لەگەڵمان بن. کاک حاجیان سلام علیکم. سلام و رحمت الله بخیر بیت. یا خوا سلامتی. قربانم. ناوی خدمته؟ حاجی محیدین. کاک حاجی محیدین دنگو باسی چونه حال خاله. باس بخوای لخوای بزیاد والله عیبمانی هر واده بین واه. دنگو باسی گوندی قامیشە چونه؟ والله جا گونده کمان لبر اوی گونده کمان اومته هینه که همون روی و گنج کان. بله. بس پیدا کان لیره ماون لبر اوی ایشه که نبود لیره آویش من نبود. جاده کش من کلچینیا عالم کبرو شار دروه. لەبەر ئەوەی ئێرەمان چۆل کردووە. ڕاستەکەی باشە باسێکی پەیوەندی خزمایەتی گوندی قامیشەمان بۆ بکە. پەیوەندی خزمایەتی چۆنە؟ وەڵاهی لەخوا بە زیاد بێدە یەکەمان تەباو ڕەبایە ئێوە جیرانمانەوە قەڵاتە قەڵات کابرا شوێنێکی هەمووی جیرانەتیمان باشە لەگەڵ کەرکەسماقی جیرانین هەر باشە لەو دوێ لەگە ئیلەڵڵایە جیرانەتیمان هەر باشە لەگەڵ کانی کوردەوە کانی کوردە لەو دوێ ئەوی جیرانەتیمان باشە لەگەڵ قازبەجیان لەگەڵ ئەمە هینەژەوەتە لێرەیە فریزەرەیە ئەویش هیچ کێشێکمان لەگە یەک کەس نییە. باشە کاک حاجی تۆ حتمەنەر خەڵکی ئەم گوندێت. وە لێرە لەدایک بوویت؟ لێرە باشە وەکو خۆت بیست بێتت کۆنەکان کە باسییان کردبێت. ئەم ناوی گوندی قامیشە لە چیەوە هاتووە؟ وەڵاهی گوێ لەبێ وادی خۆی دەڵێن قامیشە یعنی ئێرە پەناگە بۆ پەناگە. بەڵێ. یعنی مەسەلەن دەڵێ وادی خۆی نازام تورک و شت هاتوون لە خوارێ کوتویانە بابچینە چیایەکە یعنی چیایەکە قایمترە. بەڵێ. ئێرە قایمتر بووە لەبەر ئەمەی هاتوونە ئێرە. یعنی لە قامیش و قەڕام و نەیجەوانەوە نهاتووە. ناوەڵڵا ئەوە منی نەمزانی ئەوە ئێستا کابرایش کردێ مامەشێخ ئەوانە چاتر دەزانێت لە من. یعنی لە قایم و قۆڵی وە هاتووە. ئەرە وەڵا لەبەر ئەوەی ئێرە شوێنێکی قایم بووە لەسەر جادەی نەماونەتەوە کوتویانە بابڕۆینە ئەو شوێنەی ئەوەی قایمە. باشە من ماشەڵڵا گوندەکەتانە بینم بە شاخ و داغ هەمووی دەورە دراوە. ئەم شاخە کوێی پێڵێن؟ ئەمە مەسەر ئەلەو منتیقەیەوە بەسەر هەی بە سوڵتانیەوە هەتا دەچێتە دوکانیە. بەڵێ بەڵێ. ئەمە باشە. ئەی ئەو شاخە ئەوە هینەیە ئەوە سارایە. بەڵێ ئەی ئەمەیان ئەمە هینەیە کۆسرەتە ئەوە هۆوە قەرەسردا ئەو منتیقەیە. یعنی ماشەڵڵا گوندەکەتان لە باوەشی شاخەکانی زەردی و هەیبەت سوڵتان و کۆسرەت و ئەمانە هەمووی خۆی گرتوێتەوە. هەمووی لە بنەعمێن هەمووی لە نەعمێنی هەمووانە. باشە ئیسا چ پێویستە بۆ گوندەکەتان بکرێت؟ وەڵڵاهی جا پێویستیمان بەڕاستی جادەکەمان باش نییە. جادەکەمان لەبەرەوەی ئێستا ئەوە تەس بە خۆت پێیدا هاتووی سیارە نایە هێندێک خێرخواز ئەو هەورازەکەی بۆ کردوین بۆ خۆشمان پارەی خۆمان بەخوا قلەمان کردووە. قەرار چەند ساڵەش ئێرە بێ ئاو بوو ئاوی نەبووە بیریشیان بۆ لێدان بیرەکە نەگەیشتە ئاوێ قەرار بوو لە زێوە ئاومان بۆ ڕاشێشن ئەویش بەخوا هەر ئینتیزاریشین بگەم بۆمان بکەن. باشە خۆ ئێوە نزیکن لەو ئاوە زۆرەی دوکانەوە چۆن بێ ئاون؟ قانانەوە بۆمان ڕاشێشن بۆ ئەم دۆڕێ ئەوەوە ڕیزا و ڕیز بۆ ئەم دەیانە هەمووی. ئەمە کەی وتوانە ڕایەکێشن بۆ نایکەن؟ 2-3 ساڵ بوو کوتیان بۆتان دەکەن کەچی سابوویان نەکردین و هێستاش ئەومانە ئەی لە کاتی دەنگدان وشتی وایان بڵێن بۆتانەکەین و وەڵا ئەوانە هەموو قسێکمان پێ دەڵێن. بەڵام بەخوای هیچی هەتا ئێستا نەباشە ئاسانی کا بۆتان. دەباشە کاک حاجی عەزەتمای. یاخوا سەلامەت.
حاجی ژنیان سەلام عەلەیکوم. عليكم السلام سەرچای من بەخێرن. دەنگ و باسە چۆنە حاڵە حواڵە؟ دوعای سەر سپاس بۆ خۆی. ئەوە من پێ دەڵم حاجی ژنە حەجە کردووە. سێ عەمرم کردەوە ئیشەڵا دەستمە حەجەش ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا خوای گەورە بەنسی بکە. ئەوە باسی کەم تەنورەم بۆ بکەمە خۆت دروست کردووە. نە بەخوای کڕیومە. کڕیتە؟ ئەرە بەخوای. باشە ئەی خۆت ئاگروشتەکەی داخەیان حاجی یارمەتی تەیە؟ وەڵا حەقی نییە. حەقی نییە؟ حەقی نییە قوربان. دەی باشە. ئەی ئەمە چ نانێکی پێڵی تۆ ئەم بەم تەنوری؟ کولێرەی تەندورینی پێ دەڕێن. هەر کولێرەی تەندورینی ئیلەڵڵا. جار دەکەین بۆ خۆمان بۆ خواردنێ و نانی بە. باشە ئەی بۆ شەلاحێکت پێنی ئاوا مەقاشەکەت پێنی ئاوا دەریبێنی بەدەست. ئەوە تەقی ناکرسم ناوستێتە لێ. دەست ناستێ هەر بەدەست نانەکان دەرەکەیت. باشە دەیە خۆ لێشە ساغ بێ. باشە ئەمە ئاوە میان ئەمە ڕۆنە. ڕۆن. ئادی تۆ نانێکمان بۆ بدە بە تەنورەکەیە ئەگە لە دەست بێ. ئەم دووکەڵی زعاجی ناکاوە؟ چاومان بەشیوە قوربان. ئای خوا ڕەحم وەڵا سەقفەکەەوە نز بە مناوە خۆم دانەوەاندوتەوە. دەزانم زۆر نەوێ بای بام. کورە بۆ نازانی وەڵا لە من باشترە زانی. یاخوا سەلامەت بی. باشە ئەی لە ماڵەوە کە ئەم نانەکەیت ژنانی گوند کۆبنەوە یا بۆ یارمەتیدانن؟ وەڵا گە بانجام کەم هەموو دیە. بەس کەمی تێدا دیەکە کوڕە چۆل هۆ لە خۆ. بۆ کەمیتیایە؟ چەند ماڵی لێیە؟ وڵی نازم حەفدە ماڕێکی لێ ماڕە. ناناکورە من پرسیم وتیان نزیکی 25 ماڵێکی کوڕە زۆرم کوڕە هەندێکی دەڕا هەندێکی دێتەوە هەموو حساب کردووە ئەی ڕاستەکەی ئەوەیە. باشە باسێکی جارانی گوندی قامیشەم بۆ بکە یادەوەریەکانی مناڵی خۆت گەنجی خۆت. بەڵاو دەمەی خۆش بوو. ئێستا هەر خەمە. بۆ؟ بەخوا هەر خەفەت ئێستا ئەگەر ڕاستەکە تێبگەین ئێستا دنیا خۆش نیە بۆ ئێمە هیچ. بۆچی خۆش نییە؟ کوڕە کوا خۆشە خۆشی دەبیستێریە. ئێستا وەسائیل ئاسان بووە و جاران بۆ ئاوەچی بۆ کانیوە هاتیتەوە بەشانی ئامادێنە. ئێستا ئاسانترەوە. وەڵا لە خوای بەس زیاد بێ ئێستا ئەمساڵ ئەوەندە باشین. ئێستا خۆشتر نییە؟ ئەمساڵ خۆشە ئەمساڵ خۆشە بوو ئایا زۆر خۆشە. دەی ئینشاءڵڵا هەر خۆشە بێت. با بڕۆمە لای حاجیش نیش لێرە. دەنگ و باسی چۆنە باشی شکر حاڵە چۆنە؟ ئەیکوا گونکەکەت؟ وڵا گونکە نەما. گونکە نەما. باشە دێت تەواو یعنی هەموو نانەکانتان کردووە ماشەڵڵا. زۆر ماماوە. یاخوا سەلامەت بی. باشە ئەمە تیرۆکی پێڵەن وایە؟ ئەمەش خوانەیە. ئەمە خوانە. باشە حاجیژن پێم بڵێ ئەمەی لەمە بزانێت کە ئەم گونکە پانەکاتەوە لە نانکردنەکەش زانێت؟ هەرچیان دەزانێت. یعنی ئەوەی لەمە فێر بێ لەویشە زانێت؟ بەڵێ بەڵێ. سەرەتا کامیان فێرە بی کە نانەکەیت؟ وچی ئەمەیە پانکەینەوە. وردە لە یعنی لە یەکەم جارەوە بێ ئەمە فێر بیت. چۆن گونکە بڕیت و دوایاکات چۆن ئاوا بە تیرۆک پانیەکەیتەوە. ئەم جاگەوە فێر بووی ئەو جا لەوەش فێر دەبی. باشە. کامیان زۆر ئاسانە؟ بەردەست تەنورەکە ئاسانترەیان ئەمە؟ وڵای ئەمە تۆزێک ئاسان تەندورەکە عجازە. گەرمە؟ بەس بەستانە خۆشترە. بۆ زستانە خۆشە بەس بۆ هاوینان گەرمە. باشە دەنگ باسی گوندی قامیشە چۆنە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی ژنانەوە لە باشە سوپاس بۆ خوای گەورە لە خوای بە زیادێ ئەیمان نیە الحەمدوللا. لە کێ کۆبنەوە ژنانی گوندی قامیشە وڵای کۆ نابینەوە جاران لەسەر کانی کۆبوونەوە. بەڵێ بەڵێ. ئێستا لە کێ کۆبنەوە؟ وڵای ئێستاش هەرکەس لە مارە خۆی ئەی یەکتر بدینێ ئەوە دەیدینێ دەنە هاستاوە چی جاران نەماوە خەڵک ناستەکانی و ئاوی و دابنیشێ لەسەری و هەرکەس بیری خۆی هەیە. بەڵێ. بەڵێ ئێستا خەڵکە بیری خۆی هەیە لە ماری خۆیەتی ئەگەر تۆزە بچێکە نێوی ئەم بچێ ماڵی ئەوە لە کەرێ کۆ دەبیەوە دەناوە چی وەک جارانیش ڕوحم نەماوە بڵێ هەم بچنە ماری یەکەوە. باشە بۆ یعنی خەڵکی گوند هەر ئەو خەڵکی گوندەیە کە لێرە بوون بۆ ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی ئاوا زەعیف بوو. خۆی برا بە ڕێزەکەم وەچی جاران خەڵک نەماوە وەک جاران نییە وایە بەڵام بەزەر هەم بۆتە موبایل و بۆتە چێشە و باشە هۆکارەکەی چی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی ئاوا زەعیف بوو؟ خوانجا برا بە ڕێزەکەم ئێستا خەڵک بەخوا ڕوحم نەماوە لەبەر ڕوحمیە بێ ڕوحم بۆ خەڵک. جاران لە گوند ئیشی هەرەوەزی هەبوو جاران خەڵک ئیشێکی بکردا هەمووی دەورەی لێدەدا ئێستاوان نییە ئێستا تۆ دەڵێ بۆ خۆم ئەمن دەڵێم بۆ خۆم هەمووی وایە یعنی هەمووی ئاڵە ئۆخەیەکی بۆ خۆی هەرکەس بۆ خۆی تۆ دەڵێ بۆ خۆم ئەمن دەڵێم بۆ خۆم ڕوحمیش نەماوە خەڵک پەیوەندی لەگەیەک نەماوە خەڵک ناستە لای یەکەوە. باشە با من دیارێکی جوانم هێناوە بۆ بەڕێستان یاخوا سەلامەت بن فەرموو یاخوا با بیەم بە حاجیش نیش یاخوا سەلامەت بی کورەخوا سەلامەتتان کە ئێوە گوڵی لادێن خوای گەورە ئێوە لە خەڵکی گوند نەسەنێ دەست خۆش بێ خوایە یاخوا سەلامەت بن بێ بن یا ڕەبی دەست و چاوتان خۆش بێ یاخوا سەلامەت بن بێ بن یا ڕەبی خوا سەلامەتتان کە یاخوا بێ بن یاخوا.
کاکسیان سلام علیکم. سلام ورحمة الله بخير يا قصر شاو. دەنگ و باسی چۆنە والله حاڵە الأخوة خاڵە بزاف باش إن شاء الله باشی شکر. الله الأخوة بزاف باش. ئەمە بینم خەریکی هەنگەکانتی چیەکەی لێرە؟ والله خرجيان كان بزان كلمة لنا داوا إدلن بابولا. بەڵێ بەڵێ سيدي كم وزان ما بابولا لي دافيد درماني بوداني أو شانتي داتي دافيد داريكيو ولايني خاوني كيوا. باشە گوندی قامیش لەبارە بۆ بەخێوکردنی بەڵێ. لێشانگ بو لزوا تخواز ذكر لبارا. لەبارەکەی لە چیەوەیە؟ لباركي هم زو قربني دار درخت زو اللي يقولوا قزار زو اللي دبي بهاران بەڵێ لبا أوي قنجاوا. باشە تۆ چەند ساڵە خەریکیشی هەنگەوانیت؟ والله لە 2002 بە دەستم یەکرد لەم ماوەی دەرمان تقریبی 30 هەنگم فوت زیاتر فەوتا بە دەرمان گڕکەی فەوتا با. ڕشویان بەڵێ بەڵێ هەنگەکانی تۆ سروشتین هەنگەکەت هەنگوینەکەی یان جاجار شەکروشتیان پێی شکریان پێ نادەم بەس ئەگەر ئەوەی یەها کاتی گەڕاندانانی هینان بۆ دادەنین دەخواردنیەکەی خۆی کاتی گەڕاندانانەکەی بەڵێ بەڵێ خواردنی گەڕێک پێ دەڵێن بەڵێ ئەوەی دادەنێن بۆ ئەوی بێچووکان ئەوەندە هینەکان ماندوو نەبن مێشەکان باشە ئەڵێن لە ناو مێش هەنگە یاسا هەیە یاسا ئەو یاسە چۆنە؟ ئەو یاسایە ئەگە دەسن دەرێ ئەو هەڵاڵی دێهێنەوە ئەو خواردنەی دێهێنەوە بەڵێ ئەگە زانی مادەی مخدراتی راشتی تێدایە ناڵ ئەو مێشە بێتەوە ژوورێ ناتاتا چا دەبێ بەری دەدا نا ئەوتە دێکوژە یعنی سەرخۆش وەرناگرن سەرخۆش وەرناگرن زیانی چییە بۆ هەنگەکان؟ ئەو کای کەس بێوە ئالوودە دەکا ئاها ئالوودی دەکات کاریگەری لەسەر هەنگوینەکەشەکە سەدات بە هەنجونەکەش دەکە ئەو کەسەی دەری دێن و دەیخوا زەرد بۆش دەگەێنێ زەرر بەویشەکەی بەڵە زەردی بن تووەکە ناتە ناو شانەکەیەوە هەنجونەکەی زەرد بۆش دەگەێنێ یعنی چۆن لە ناو مرۆڤەکانە خواردنەوەی مادە کوحولیەکان مەمنوعە و خراپە بۆ مێشەنگەکانی ژوایە هەمان یاسایە هەمان یاسایە باشە بەدەر لەو یاسایە ئەڵێن لە ناو مێشهەنگا پاشا هەیە و وەزیر هەیە و پاسەوان هەیە و ئەگەر ئەڵێگەر مێشێک درەنگ بێتەوە بۆ ماڵەوە نایکەنە ژوورەوە نایکەنە ژوورە هەتا بەرەبایە ئەیجاخۆ ئەگەر سارد بێ ڕقەباتەوە ئەگەر گەرم بێ و لە ناوە چێ و وڵی دەستورەکان ئەمە ئەوە قانونیە یعنی حیز مەجالێکی تیانەیە واستە واستەکاری بۆ بکەین ناوەکو خۆمانیەوە خو مرۆڤەکان نییە بە کورد مختصری یاسای خۆیان ناشکێن یاسای خۆیان ناشێنە باشە تو ئەمەمان بۆ هەڵبەرەوە بزانین ئەمە کاتی بڕێنی کەیە ئێستا تۆغانێتی ئێستا بەدوا تۆغانێتی پێمانەوە نەیات ئەڵەم هەنگەکە و پێمانەوە نەیات نانەت ئێوە نادای شەڵ ئایشەڵا پێمانەوە نایە ئەی باشە تۆ بۆ دەستکێش و کڵاو و شتانت لەسەر هەکاکە و ئیوای حساسێت پێ هەیە بەڵێ ئێستا دوێن شەشی پێوەدام بە دەستە بەڵێ یەک دەستم ئەسوونەوە سیرکە دوێن شەش کرد پێوە داوم ئەی من ئەگەر بە منەوە بە وڵی ئەوە حساسێتە ئەگە حساسێت هەیە وەرە وەڵی حساسێتم نیە و ئیشەڵا پێشمەوە نایە ئەمە خواردنەکە هینەکە ئەمە خواردنەکەی ئەو خانە گەرای هەیە بەڵێ بەڵێ خۆ منێ بینم هیچ هەنگوینیان نەکردووە هەر شانەکەیە هەر شانەکەیە ئەیت کوا کاتی بڕینی هاتووە ئاخرەکە ئەوی بڕینی بوێ زیاد مێ مەسا ئێستا ئەوەندە بڕ بێ بەڵێ 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 دەسی نابێت دەبێت لە سێ بەشان بەشێش دەرکەی بەڵێ بەڵێ ئێستا بە کوردی ئەمە پێنج شانێک تێدایە ئاگەز بۆ خۆت زەرور بی دەتوان شانش دەرکەی بەڵێ بەڵێ نابێت تەمەحت بتگرێ و زۆر خاڵی بکەیت زۆر خاڵی بکەیت ماندووکەوە دیسان ئێستا ئەوان یاسا هەیە مەسە ئیسراحەتێکیان هەیە باشە ئەم خۆرە خراپ نییە کە ئێستا ئاوا لە شانەکەیات بەرەوەلا خراپی دای خەرەوە دای خەرەوە بە ئەمە یەک شتەیە ئاگەر لە دەستی بە خۆ تۆ دەستی هەر لە ناو مێشەنگەکانە ئەو چۆن پێێتەوە نایە بۆ دەرنایە قەی ناوازیان لێ بێنە عەزت مەکێشە باشە کورە گونا حەمەی بڕە ئەوە هیچ نیە دەبێ بڕێ هەر دەبێ ببڕێ بۆ لێکردنەوەی بۆ لێکردنەوە بەڵە بەڵێ ماشاءالله ئەوە هەنگوینی کردووە ماشەڵڵا ماشەڵڵا ئەوەش گەراکانێتی ئەوە گەراکانێتی ماشەڵڵا دەبە یەواشی داینێرەوە
ئەوە خەریک بۆ هەنگێ پێمەوە بە بەر نەترسی لە هەنگ نانان بۆ من ناترسم ئەگەر پێی وەیە ئەم دوایە کاڵم خەتای کاک سدیق بوو دەدای نێرەوە بە عەزەتیانە بدە باشە دەست و چاو خۆش بێ خۆش بێخوا ئابا من دیاری بەرنامەکەش بێم بە کاک سدیقی بەڕێز خۆش بێ قەڵ ساغ دێ یاخوا سەلامەت بی بەس هینیش زۆرە دوژمنیش زۆرە ئاها باشە دەی دەست و چاو خۆش بێ بەڕێزە کاکەمال سەلام عەلەیکوم چاوەکان بەخێر بیا دەنگ و باسی چۆنە حاڵە حواڵ چۆنە سەر چاوم یاخۆ بەخێرە دەنگ و باسی گوندی قامیشە چۆنە عیبینە لە خوای بەزار زۆر باشە یاخوا سەلامەتی باشە ژیانکردن لە گوند خۆشە یان ژیانکردن لە شار خۆی زای چۆنە بە زەلام کەوتووە ئێستا مۆک خۆم حەزم لە قامیشەیە گوندی خۆمانە بۆ خۆمان ماڵاتی بەخێو دەکەین و فەلاحەتی دەکەین و لە سەمەک و ماڵی خۆمانین و نە ئاژ نەژینگەکەی پیسە و تاکو تەمزە هەوایش خۆش بۆ خۆمان لە پاڵمان داوەتەوە دەبێت پێ شارەکان دەبێت ئەمباڵ و کرێکاری پێگە معاشن نەبێ لێرە بۆ خۆمان قەنەعەتمانە بە ماڵەدارەکەی خۆمان پێی دەژێن و دانیشتوین یعنی تۆڵی ژیان لە گوندی قامیشە خۆشترە لەوەی کە من بچمە شار بە قەنەعەتی خۆم لێرم پێ خۆشترە هەرکەس قەنەعەتی خۆش حیسابە ئەم بۆ خۆم بە ماڵمدا و حەزمان لێرەیە ئەی چی ئەڵەی بەوانەی کە گوندی قامیشەیان چۆڵ کردو و چونەتە شار چیان پێ بڕن بخوان دەزان بەجیان هێشت چۆلیان کرد و ڕۆیشتن پەشیمانی نێستا هەیە دەڵێ حەزم لێرە بەس ئەگە حەز لێ بۆ نایەوە شار خۆشەکەی چییە لەو قەڵە باڵغی ژاوە ژاو و دەنگە دەنگ خۆش نێ خۆش هەر ژینگەکەش خۆش پاک نییە لێرە ئاوە هەواکە تان پاکە و خۆراکە تان پاکە خۆشە بۆ خۆمان هەموو خزم و کەس و کارێشین سەرمان پێکەوە ناوە و بێ شێشەین و سپاس خۆشەوە باشە بزانین کاکەمال لە گوندی قامیشە سەرخاڵی چییە ڕۆژانە کە هەڵدەسێت لە خەو چۆن ژیان بەڕێیەکە هەتا ئێوارە خەرشی ماڵات دارین ماڵاتی بەخێو دەکەین باشە بەیانیان ساعت چەند وەڵا هەر ئەستێرە ماوە بەخەبەری نوێژە دەکەین و خەرش ماڵاتانی ینی خۆر خەبەرت ناکاتەوە نەوەڵە هەتا ئەسە لەو دێو قامیشم هەتاوی دێنە داوم هەتاو لێ نیە نەوەڵە ینی بەیانیان زوو هەستاوی زوو دەبێ هەستین کۆنەکان پێیانەوت لێل سەوای ساڵحانە هەستاوم دەبێ زوو هەستی دەبێ زوو هەستی خۆ هەڵ نەسی ژیان لادی وا وەک شاری نار بنووی لەدەستە ڕواگەر ژیانی لادە بەیانیان زووە ئێرە بڵێن ماڵات دارین بە نۆرە گاڕانمان هەیە بەڵێ ئەگەر نۆرە دەبێت بە زودریش هەستی خۆت حازرکەیت دنا بەزێش دەمێنێەوە دەست و دەڕوا گاڕان لێرە ماشەڵە باشە یعنی لێرە ئەوانەی کە مانگایانەیە هەمووی کۆیانەکەنەوە ئەێن بەدەست گاوانەکە و گاوانەکەشەی با بۆ لەوە ڕۆژێک منم ڕۆژێشکە کاکستێکە وڵاغ و نۆرەیە حەجات بڵێ هەیە چوار ڕۆژ دەچێت هەیە دە ڕۆژ دەچێت هەیە پێ ڕۆژ دەچێت ماگا و نۆرەیە ئاسەکەکەش باش لێمانەوە ڕێ پاسی باشەکە ئەو سەگەی بە هەم دنیا نادەم یعنی ئێستا لەوانە بڵێم چی باشم دێ نایدەم دڵما پێ دەکرێتەوە یادگارێکی خۆش دەیە لەگەڵی وەڵی دڵما پێ دەکەم زانین لە بەچی خۆ سەگ باش نێ ڕای بگری لە گوندا باشە چۆن بۆ پاسەوانی ماڵەکەت و ئەم ماڵاتانەی کە هەتە لێرەت بۆ پاس ئێسامەوە قەلم برش کوشتمانێکەوەنە بە هەر سەقەڵدایان خوا باشە ئێسام هەر بەبێ خەمری دێن و هەتاس بێنەوە کۆتر ئەلێرێ بۆ خۆ پشی لە دێخواگەوانە بێ پشی لەش ناوێرەوەوە بێ لە شار خەڵک کامێرە و شتی داناوە تۆش لە گوند سەگدان ئارە وەڵا لە بە دەعبای لەبەر دابای بە سەقەڵ شتووە دێسپاس بەخوای شاڵا هەموو ماڵاتەکەت پارێزراوە بێ لەخوای ئیشەڵی هەموو عام دەپارێ باشە سەگەکەت ئەوەی کە ئەوەنە ماشەڵا خزمەتی ماڵات و شتەکەی تۆکە تۆ لە بەرامبەری ئەوەیە چۆن هاوکاریەکەی خواردن چی پێ بکەم لەوە باوەڕم پێ نەکەین نانی خۆمان ناخۆین بۆ ویدێنی ئێوارە بەیانیان و نیوەڕۆیان یعنی سێژەمە خواردنی بۆ ئارەوەڵە باشە وەڵایی دەست خۆش بێ یعنی هەر ئاژەڵێک بێ مویمەوەیە تۆ خزمەتی ئەوە لە بەردەستیم وەک سزنێکی وایە وایە دەکرێت خزمەتی نەکەی گوناحبار دەبی لە باشە دەست و چاو خۆش بێ و با من دیاری بەرنامەکە بێم بە ڕێز کاکەمان فەرمو کاکەمانیان یاخوا سەلامەت خۆش بێ و بەخێر بێ سەلامەت بیا ڕەبی کاک حاجیان سلام علیکم سلام و رحمة الله وبركاته حاڵە خاڵت چۆنە باش لەخوا بێزار بێت چاشین یاخوا سەلامەت بی لە پای تەمەنەکەت بڵێ لەش ساغە سوپاس بۆ خوا باشی لەخوا بەخوا شەکرم لەگەڵە بەڵام زۆر نییە ئەی جموجوڵە دەیە جموجوڵم هەیە دەچمە تا مزگەوتی دەچم و دیێمەوە و ئەوە دەگەڕم بە قەدر حالی خۆ ئەی لە خواردنا چۆنی وڵی لە خواردنا بەکەی بخۆم وەک زمانی منداری لە باشە بەڵام بخۆی تر باشیت هەتا بخۆی باش تا بخۆم کێشەم نییە
ئینشاءڵڵا هیچ کێشەت بۆ نابێت. قسانیش باشم لەخوا بزانم. نانە ماشاءڵڵا. کاک حاجی پێمان بڵێ تۆ تەمەنێکی باش دەیە ماشاءڵڵا. ناوی گوندی قامیش لە چی هاتووە قامیشە؟ قوربان قامیشە دوو جۆری هەیە، یەکێک دەڵێ کاینی قامیشە، یەکیان دەڵێ کە لەو خوارەیەوە هاتوون دیەکە لەو خوارەی بۆ لای دمڕووباری بێوکتیان بابچینە ئەو پشتەی ئێرە قامیشە. ئێرە قایم کوردی بڵێن قایمترا ئێرە قامیشە بۆ ناویان ناوە قامیشە. باشە کاک حاجی وەختی خۆی مناڵان جارجارە چوونە دیوەخان گویان لە گەورەکانە گرت. ئەی ئێستا بۆ نمونە لە گوندی قامیشە ئەگەر بۆ نمونە مناڵێک بێ فێری دابوونەریتی کوردەواری گوندی قامیشە بێت ئێوە چۆن فێریەکەن هەر ئاوا کۆ بنەوە لە دیوەخان یان قوربان نستحەچی دەکەین و ئامۆژگاری دەکەین و دەڵێن کاکە ڕێت ئەوهایە ڕێت لە گەورەی بگرە و ئەدەب لە داخ و بابی خۆت بگرە و وریا بە هیچ غەڵەتێکی نەکەی بۆ ئەوەی کە خەڵک پەنجەت بۆ ڕابشی زۆر پیاش خەرات. الحەمدولله یعنی هەر وەکو جاران ماوە لای جاران ماوە یەک تۆست تێک نەچوە. تێک نەچوە ناوەڵڵا دادەیەکەیمە لەخوا دەدا تێک نەچوە. ئەوەی لەکن ئێمە لەگەر ئێمە دابنیشێ لەخوا دەدار قەدیم چۆن من هەروە هاتووی لەخوا بەزیاد الحەمدولله. باشە کاک حاجی پێم بڵێ وەختی خۆی گوندی قامیشە چەند ماڵ بوو؟ وڵای قوربان لە هەشتاوە لە 90ەوە هەتا 100 ماڵ دەبوو. باشە زیاتر ئەو سەردەمە مەشغوڵی چی بوون چۆن ژیانیان بە؟ وڵای مەشغوڵ دەزانین چی بوون مەشغوڵی فەلاحەتێ بوون و ئەوها ماڵاتمان بەخێو کردووە وڵی دار و خەڕوزیشمان دەکرد خەڕوزیشمان دەکرد لە کەرکوچەوە دەهاتن لێرە دایانکردی دایان برد دەمان برد لە دوکانە دەمان فرۆشت و ئەوها خۆمان دەژیان ئەو مەعاش خۆرشتە نەبوو مەعاشخۆری لێ نەبوو. باشە ئەی وەکو زەرعات و کشت و کاڵەمانە تەماتەمان دەکرد تووتنمان هەر زۆر دەکرد ئەوەی هەی بیایە ئاوی هەبوویا و منداڵی هەبوویا تووتنی دەکرد و بەداوەوە دەکرد و پایزانی دەم ئەندەی فرۆش کابرا ژیانی خۆی پێ ڕازوشتانەیە ڕزمان هەر زۆر بۆ هەم فۆتا بۆ فەوتە وڵی قوربان ئەسە کابرای وەگم پێم ناتوان ڕۆتەکە خزمەتکەم منداڵەکانیشم لێرە نەماونن هەموو ڕۆین بۆ شاری و مەسرحەتەکەیان وایە فەوتە. باشەوە کار چیە وردە وردەوا لادەکان؟ وڵی هێجا هۆکاریەکە ئەوەیە بەڕاستی پێ بڵێم ژیانی لادەی کەم بووە ژیانی لادێ ئەو ماڵات و شتەیە ئەگەر خەڵک بەخێوکە هەموو هەموو کەسیش ناکوونجێ بەخێوکە. باشە کاک حاجی تەمەنە ڕوا لەسەر کەسمان ناوەستێ بڵێ ئێستا ئەگەر بڵێن کاک حاجی مناڵەکەی جاران بووایە گەنجەکەی جاران بووایە لە گوند ژیانی گوندی قامیشەی هەڵەبژاردیانە چوو لە شار قوربان من بە شخصێتی خۆم ئێساش و قەدیمیش هەر ژیانی لادەیەکی هەڵدەبژێرم بەدەست خۆم نییە ناتوان بچمە خەلەکانە ناتوان بچم دوکانێ ینی 10 ڕۆژ لێ بووم و 20 ڕۆژ لێ بووم. باشە باشی چییە کە تۆ لە گوند بیت؟ وڵی ئەوەیە بەڕاستی پیاوەم میلەتەکە قەوم و کەسەکەمان قەومێکی چاکە و لەگەڵی هەڕ ئاهاتوونی و بەڕاستی پێ بڵێم دڵم بۆوان دەکرێتەوە یعنی هەر لە ناو خزمەت خۆشابی خۆش بە قەومەکەی دڵم دەکرێت دار و درەختەکەی دڵم دەکرێتەوە بەڕاستی پێ بڵێ بڵێ بڕۆمە شوێنەکەەوە چی لە دیوار ئێستا پێ بڵێم بڕکەهەنجیرێکی بە هەموو خەلەکان نادەم بەدەست خۆمی ئەو هەیە یاخوا سەلامەت بی و خی گەورە تەمەند درێژت کات جامە دیاری منە بۆ تۆ هەر پێم خۆشە یاخوا سەلامەت بی و لەت پیرۆز بێ ئینشاءڵڵا عەزەت مایگاک حاجی خۆشەویستان ئێمە هێشتا هەر لە ناو گوندی قامیشەی ماشەڵڵا ئەمە یەکێکە لە کۆڵانە جوانەکانی گوندی قامیشە کۆڵانەکانیان تا ڕادەیە تەسک و باریکە بەڵام هەر بە کولتورە جوان و سروشتەکەی خۆی ماوەتەوە ئەوە تا ماشەڵڵا هەموو دیوارەکان خۆڵن جا سەقفەکانی هەمویان دارن جاران پێیانەوت ئێستا حالیە نەها ئەوە من لە ژێر سەقفێکم جوان ساق دریاگە باشە جوان یعنی ئاوا بە سەقفەکە بەدەست سافیان کردووە بۆ ئەوەی تکە نەکات ئەم گوندە ماشەڵڵا هێشتا سروشتی خۆی لە دەست نەداوە هەر بە جوانی ماوەتەوە ئێمەش هەر لە ناو گوندی قامیشەین سروشتە جوانەکەی گوند بۆ ئێوەی خۆشەویستە گوازینەوە ئێوە لەگەڵمان نابن با لە چاوی کامێرەکەی پەیامەوە گوندە جوانەکەی قامیشە ببینن.
کاک حاجیان دەنگ و باسە چۆنە حاڵە حاڵە والله باش وەڵایی بینیمووی لێوە ئاهاتیتەوە زۆرمان و دیار بوو ئەمە لەکوێ بوویت بەخوا لەو سەری بە سواری کرێ هاتمەوانێ بە سواری کرێنە بێ ناتوانم بکەم باشە بۆ ئەوە شاخەکە سەختە عیب نەبێت بەکردەوە ناتوانانی بڕۆی کەم دیێشێت چۆک چۆکە وەختی دێشێت خۆی ماندوو بم ئارەوە چیت کرد چووی بۆ ئەو شاخە وەڵا هەندێکم گەڵام وەڵا بۆ گویسەکان بۆ کارە باشە گەڵای بەڕوت بۆ هێنان وەڵا مازووکەی چاتر دەخۆ بەڵێ مازووکە باشە ئەی تۆ ناتوانانی حیوانەکان خۆت بیبیتە سەرەوە لەوێ بیان لەوە ڕێنی حاجیش فەرم وەرە دانیشە وەرە دانیش هەمانە کوڕەکەی لەکنە لێرە ماڵێ نییە هیکەمان هەیە یعنی تۆ چی گەڵات دێناوە بۆ لە ماڵێنە گچکەن گچکەن ناتوانن باشە دەنگ و باسی گەنجێتی خۆتم بۆ کەوایە ساڵیمان ئەوی ڕۆی تازە هیچ بەهز ناکرێ نانا ماشەڵا هێشتا باشیت کورە باشی چیم وەڵا بەسەر جۆم نییە بیعەمەل وەڵاوانیە ماشەڵا هێشتا هەر باشیت و بە گەنجی ماویتەوە ماشەڵا مەخوای بۆ هینی چوم بەس بە قاچ خوڵم خەرا هەتا بجوڵی باشیت مادەم ئەمڕۆ چی بۆ سەرە و شاخە و گەڵات دێناوە خۆ بە پێ نەچوو ئەو ژێ باشە بە سواری گوێ درێژتووی هێشتا هەر باشە کە ڕۆشتویت هەیە ناتوانێت ئەوی جوایە ئەزانی چی ئێستا بە خۆت بڵێ نەخۆشەکە و نەخۆشم بەیانی نەخۆشەکەوی تۆژەوەنە بە خۆت مەڵێ ناتوانانی دەبێ ئیمالیکەی ئیمادیکە بیە بەری ئەڕاخۆی ژیان نەروا بووە حاجیژن تۆ چۆنی باشیش کورد دەنگ و باسە چۆنە یاخوا سەلامە بی ئەمە تۆ هەر خەڵکی ئەم گوندەیت چا حەزرە چیان بوو بێنێت ئای چۆن گەشتن بە حاجی خزمی خۆمان بوو خزمی خۆتان بوو شوم پێکرا باشە ئەمە حاجیژن منەی بینم لێرە تەماتۆ شتێتت دووش کردوێتەوە ئەمە بۆچی تەمە بۆ جستانی بۆ زستانی هەڵی دێت هەر تەماتە ئاوا وشکەکەیتەوە بایمەش باشە تۆ لە ڕۆژانەکە هەڵدەسی لە خەو بەچیەوە خەریکی وەڵا شیری دەکولێنێ و ماس و لێ جۆزێ شیر ئەو شتانە دەکاوە شیرەکە بۆ کیە کوڵێنێ وەڵا دەکولێن دەکەینە ماس و دەی فرۆشین باشە ئەی کە بەیانیان نەڵەستی پێم وابێ حیواندارنیەوە چیەکەیت بۆ نمونە چاوشی حاضر دەکەم بۆ منداڵان بۆ شوانان بۆ خۆمان بەیانیان سەعات چەند بەخەبەردی پێش مەلا بانگدانی ماشەڵڵا وەڵا خەڵکی ئەم گودا هەمووی پێش مەلا بانگدان هەڵەسێ ئێستا تۆ هەر لە مناڵەکانی خۆتەوە بیگرە مناڵەکانی خۆشت نەچوونەتە سەر خێزانن لە ئیش و کار ناوەڵا هەمووی وانە هەمووی وانە باش ئارێوە وەڵا دێ باشە تۆ باشە و هەیە خراپ تۆ هەر لە خێزانی خۆت ڕازی بیدر تۆ حەقە بەوانەوە نەبێ جار وایە من دەسەڵاتی تۆم نییە ئێستا لە حاجیژن ڕازیت وەڵام ماندووە ئەی تۆ هاوکاریتی لە ژانی وەڵا من بە قورئان وەک بیم پێ ناکەی یعنی ئەو ئازاترە ماشەڵڵا بەخۆی من وەگم پێ ناکەی دێ باشە یاخوا لەشتان ساغ بێ بە دیاری بەرنامەکە مێناوە بۆتان تانێمێ یاخوا دەسو چاو حاجیژن فەرموو یاخوا سەلامەت خانە و لانەتان ئاوەدان بێ ئەم تەسبیحەش بۆ خۆت تەسبیحاتی پێ بکە ئەوەش بۆ خۆت تەسبیحاتی ئەگەنانیش ناخۆ دەبێت چاکمانەکەم یاخوا دەست و چاو خۆش بێ چامان خواردووە دەست و چاوی تۆ خۆش هەر ئەوەی کە ئێستا لە کنتۆینەوە با یەم و دنیا ئەوە بەرەکەتە متفەرکە یاخوا سەلامەت مامۆستاگیان سەلام عەلەیکوم دەنگ و باسە چۆنە حاڵە حاڵە سەلامەت بیاخوا بەرەو کوێوە ڕۆیت بەرەو مزگەوت دەڕۆیت باشە خۆ تۆزە زۆری ماوە بۆ مزگە بۆ ئێستا هەتا زوو بڕۆی باشترە خێری زیاترە باشە دەنگ و باسی خەڵکی گوندی قامیشە چۆنن لە ڕووی ئیمانداریەوە وەڵا باشن لەخوا بەزیابێ گەنجەکانیان سەرقاڵی چین وەڵا سەر خاڵی ئیش و کار و کەسابەت و ئەوشتانە باشە تۆ خوێنیت بەڵێ لە چ بەشێکی لە چ شوێنەگە خوێنی لە بەشی میکانیکم لە سلێمانی خوێنم باشە گوندەکەتان ماشەڵا سروشتێکی کولتوری جوانی هەیە کە ئەچیتەوە بە داخلی حتمما لەوێ لە داخلی کە ئەچیتەوە بە داخلی دڵت هەل لێرە ماوە ئەرەوەڵا بیریێراکەی ئەرەوەڵا بیریەکەی بەس بۆ خوای بڵێم چی وەڵای ئێمە حەزم لێرە نییە بۆ حەزم لە شارە زیاتر حەزم لە گوند نییە
بۆچی شار خۆشەکەی چیەوە زیاتر حەزی لە شارە والله بڵێم چی حەزم لێ نییە لەوەیە سبەی ڕۆژ خوێندنەکە تەواوکەی بەڵێ. ئەو بەشێکی ئیشی لێکی لە شار یعنی باشتر بێ مەجالاتی زیاتر بێ ڕاستە باشە ئەی گەنجانی گوندی قامیشە زیاتر سەرقاڵی چین لە گوند وڵی سەرقاڵی ئیش و کار و هەندێک کەسەیە کرێکاریەکەەوە ئەیە لەسەر مەطعامەوە بەپێی خواستی حەزی خۆی باشە مزگەوتەکەتان حتمما ئەوە جمعوشتی لێ ئەکرێت بۆ نوێژەکانی کەش مامۆستای هەیە بەڵە بەڵێ ئارەوە مامۆستای تایبەتی خۆی هەیە لە بەڵە بەڵێ لە گوندێشکەوە دێ بۆ ئێرە باشە جاران مامۆستا هەر لە گوندەمایەوە ئێستا لە گوندەکانی کەوەیە بەڵە ئارەوە لە خۆی گوندەکە ئێستا کەمە خەڵکی کەم لێیە لەبەر ئەوەی مامۆستاشتی کەم لێ هەر لی نییە دە باشە با من زۆر لە کاتی نەگرم وەکو خۆ دەفەرمی تا زوو بڕۆی خێری زیاترە بۆ بچێت دە باشە بڕۆ بۆ مزگەوتەکەت و ئەم دیارێژ لە ئێمە وەرگرە و دوعای خێر بۆ ئێمە و بۆ بینەرە خۆشەویستەکانیشکە یاخوا سەلامەت بی ئەمانەتی خوا بن یاخوا سەلامەت بی بێوەی بیا ڕەبی الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله مێژووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم گەنجە تەمەن 20 ساڵە توانی ڕێڕەوی مێژووی مرۆڤایەتی لەگەڵ پێغەمبەرا صلی الله علیه وسلم ئەم بارە قورسا ئەم پەیامەی کەوا پەیامەتی پەیامی عەدل و دادپەروەریە بۆ مرۆڤایەتی ئەم گەنجە بەم تەمەنی 20 ساڵی و بەم تەمەنەکەمەی توانی تەمەنی خۆی ببەخشێ بە پێغەمبەری خوا و بە پەیامی ئیسلام و بە گیانی خۆی و بە حاڵی خۆی و بە ماڵی خۆی لە پێناوی سەرخستنی پەیامی ئیسلامدا مامۆستایان سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاه. دەست چاو خۆش بێ و خوای گەورە لێمان قبوڵ کا و تاریکی باشت بۆ یانی. لە خزمەتان قوربانی ئەوەش بەخێر بێن ڕکتان کێشاوە لە دوور هاتوون بۆم گوندە دوورەی قەزای دوکان بەخێراتتان ڕێی قوربان. یاخوا سەلامەت بن. مامۆستا پێمان بڵێ تۆ بەس جومعان دێی بۆ وتاردان بۆ ئەم مزگەوتە یان ڕۆژانی کێش دێی؟ وڵی من لە ساڵی 2015ەوە لەسەر تەکلیفی دیارە کاتە مامۆستایەکیان نەبوو لێرە تەعین بوو ڕۆیشتە بوو ئەو کاتەش لە سلێمانی و لە وقافی سلێمانی تەکلیفیان لێکردم کە بۆ ماوەی مانجێک تا دوو مانگ بێم ئەو شوێنە پڕکەمەوە و بێجومعانە بن دیارە کاتە قامیشە زۆر قەرەباڵ دۆرە هەفتا ماڵ بوو ئێرە ساڵی 2015 لەسەر داوای بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی هاتمە ئێرە بۆ ماوەی مانجێک یا دوو مانگ مامۆستایەکیە بۆم نێرێ دیارە کاتەوەی وا بوو مامۆستای بۆ ناردوو خەڵکی گوندەکەش بەڕاستی ئیزنیان دەدام لەسەر داوای وان مامۆتە ئێستاکانم خەڵکی گوندەکە پیان خۆش بۆ کە هاتووە لێرە بین یەکەم جومعە بوو جێژی جەژنی قوربان بوو کاتم ئێرە جومعەم بۆ کردن و جێژی جەژن بۆ کردن و وتارم بۆدان منیان بەدڵ بوو دوایی هەرچەند وتم کاکە من لەسەر خۆم پیشەم ئیمام بڵێ خەتیب نییە هەر پێش دێژمە سەر گوندی خەڵات تەعینم من ناتوانم و ئەرکە بگرمە پێش و وەکو احتیاتی بۆ هەندێک شۆ لەزیمە جاتی مامۆستاچم بۆ جومعە بەڵام بەو سابەتی ناتوانم بەڵام لەسەر داوای کاک حاجی محیدین و کاک حاجی ڕەفیقم پێیاوانە تەکلیفیان کرد کە کاتە قامیشە زۆر هەفتا ماڵ بوو لەسەر داوای مامەوە وەڵام دەستیان خۆش باشیان کردو ماشەڵڵا وتارەکەت خۆش بوو تازە نەیەڵن مامۆستا بڕوا با هەر لێرە بێ مامۆستا باسی ئەومان بۆ کە جاران
مامۆستای ئاینی کە ئاهاتە گوندێکەوە ئیتر لەو گوندە نەئەڕۆشت یعنی نازناوی ئەو گوندەیشی وەرەگرت بەس ئێستا مامۆستاکان تەنها جومعە دێن بۆ گوندەکان ئەمە هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکەی وڵی چ شتێکە ژێ لە ئەسا بڵێن لە دوای دروستکردی ئەم مزگەوتە ساڵی 1990 دروستکرا و نوێکراوەتەوە دیارە لە ساڵی 92ەوە کە ئەمە ناتونەوە قامیشۆم دێ ئاوادان کرێتەوە بە قڕ دروستکراوەتەوە مزگەوتە بەڵام دوای ساڵی 1990 دروستکراوەتەوە بم شێوەی بە جوانی هەر لەو کاتەوە مامەسا مەحموود هەیە خەڵکی شۆخماقە هاتوتە ئێرە تقریبان ماوەی 2 ساڵ لێرە بەردەوام بووە دوای بە بەلا مەحمودی قامیش لێرە بەراو بانگەوە دەماوەتەوە لێرە یارە مامۆسای تقریبان قامیشە بووە ی قەڵات بووە ی ئاڕیشە بوو یە هەموو دیانە یا مامەسا مەحمودێکی مامۆستایانی کە لێرە بۆ بەڕاستی دەوری زۆر بووە لەوانە چەندی قوتابی پێگەیاندووە من خۆم لە ساڵی 2001ەوە بۆ ساڵی 2002 بۆ ماوە 1 ساڵ هاتوو مامۆستام کردو لە خزمەتیا قورئانی فێر کردوم چەندی جوزی قورئانی حفظ کردوم لەوە نردوم بۆ سلەیمانی منیش تۆ لە هەر شوێنە ببینم ئەڵەمە مامۆستاکەی گوندی قامیشەیە تاو تۆ ژەر مامۆستای گوندی قامیشەی تۆ لە قەبە هەر وەرەگری مامۆستا باسێکی خەڵکی قامیشەمان بۆ بکە لە ڕووی ئاینداریەوە چۆنن وەڵا خەڵکێکن بەڕاستی پابەنن بە مزگەوت و نوێژ و دینداریەوە الحەمدولله لەوەندەی کە من کە هاتووم بەپێی هەر لە ماڵ کەسێک لە ماڵەوە بێ و حضوری هەبوو بێ زۆربەیان ئامادەی نوێژی جومعە و جەماعەت و جەژنەکان و ئامادە بن قوربان لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی و سیلێ ڕەحم و ئەمانە چۆنە وەڵا الحەمدولله زۆر باشن ینی گوندێکی زۆر بێچێشەیە یەکێ لەو دیانەی کە زۆر بێچەشەیە من لە هەندێک شوێنی تری جومعە وتارم داوە لەم دەوروبەرە یعنی من ئەو قسەیەم هەر زۆر کردووە تومە ئەم قامیشەی کە لێم یەکێ لەو شتە باشانەی شتە ئیجابیانی هەیەی یعنی خاوەنی کەسایەتین یعنی ئەوە نیە لە مامۆستای ئاینی خوێن ئەی مامۆستای بەرەوەی قسە بکە هیچ کاتێک یعنی من لەلایەن هیچ کەسێکی ئەم دێوە یعنی هاتووش کێشە نەکراوە قسەم لەسەر بکرێت لەملا لەولا یعنی ئەوە ئیجابەتێکی باشە من بدەیە یعنی الحەمدولله ساڵی 2015 لێرەم هیچ کاتێک بۆی شوێنە باگ نەکراوە میلی پرسیینەوەم بکرێت خەڵک بەنەوەیەک لەسەرم بخوێنێ شتێکشان یەکی ئیجابەتانی ئەم گوندە بەڕاستی پیاوانێکی باش خەڵکێکی باش خەڵکێکی سەلامەت و سەلیم کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ مسلم المسلمون من لسان يدي كتعريف ايمان دار مسلمانك الحمد لله بيششا اي خوای گەورە سەلامەتیان کا و خوای گەورە تۆش بۆ خەڵکی گوندی قامیشە بێڵێت و ئەمەش دیاری بەرنامەکەی مامۆستا خێرا دەستان خۆش بێ ماڵی و جواب خێر بێ سەلامەت هەر سەلامەت بن ان شاء الله خۆشەویستان و ئازیزانی شاشە جوانەکەی پەیام ئێستش ئێمە هاتوونەتە دیوەخانی ماڵی کاگەسوەت حتمەن کاگەسوەت کوێخایی گوندی قامیشەیە بەڕاستی جێی خۆیەتی لێرەوە دەستخۆشی لێ بکەم هەم لە دەستپێکی بەرنمەکەیە زۆر ئەرکی لەگەڵ ئێمەیە کێشامانوو بوو لەگەڵمان خەڵکی گوندی ئاگادار کردەوە و هەروەها بۆ نیوەڕۆژ میوانی ماڵی کاگەسوەت بووین میواندارێکی باشی لێکردین و ئەزێتی کێشایەخوا خانە و لانەی هەر ئاوەدان بێ کاگەسوەدیان سەلام عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵا وبەرەکاتوو بەناوی مختاری گوندی قامیشە و جەماوەرەکەی بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەین بەخێر بێن سەرچاومان ئەوە هیوادارم هاتنتان مای خێر بێ بۆ گوندەکەمان و بۆ هەموو کوردستان بەخێر بێن سەرچاومان سەلامەت یا ڕەبی کاگەسوەدیان دووبارە دەست و چاوی تۆش خۆش بێ کاگەسوەد باسێکی گوندی قامیشەمان بۆ بکە ئێستا قامیشە چەند ماڵی لێیە گوندی قامیشە ئێستا بریتێ لە 25 ماڵ کە دانیشتووەکە 25 ماڵی تێدا بەڵێ ئەوە 25 ماڵن و کەەوە هەر 25 ماڵن باسی داست بۆ بکەم باسم بۆ کردێ لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی گوندی قامیشە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندیەشی چاکمایە و هەموو بە خزم و کەسیەشین باوکاریەکەوە دێن و لە هەموو خۆش و ناخۆشی یەکتر بەشدارین یاخوا سەلامەت بن باشە کاگەسوەد بەڕێستان چەند ساڵ ئەنجومەنی گوندی قامیشن بۆ خۆم ئەمە 4 ساڵە مختاری گوندی قامیشم پێشتر حاجی محێدین بووە پێشتریجی کەمان هەبوو ئەوە دەست بە دەست گۆڕیمانەوە بە هاوکاری گوندەکەی و بە جەماوەری گوندەکەی ئەنجومەنمان داناوە یاخوا لەشتان ساغ بێ حتمەن کاگەسوەد کوێخایەتی یان مختاری ئەرکێکی قورسە خزمەتە قوربان یعنی
ئەم ئەرکا بۆ تۆ زۆر قورسە ئیشەکانی تۆ لە گوندی قامیشە چییە؟ ئیشەکانی من قوربانەوە خزمەتە باوکاری ڕشتی و خەڵکی گوندەوە هەزی شوکارێکی هەبێ باوکاری یەک لە باوکاری یەکتر حەلی دەکەین و ڕێشی دەخێنەوە. بەڵێ وەکو پەیوەندی کۆمەڵایەتی تۆ لەگەڵ خەڵکی گوندا پەیوەندێکی چۆنە؟ پەیوەندێکی چاکمان هەیە بەبێ یەکتر هیچ ئیشێشی ناکەن ئیشی ناوگوند بە تەبایی گوند و ڕشتی و خەڵکی گوندەکەی دیکە. باشە زۆربەی گوندەکانی کوردستان پەیوەندی خزمایەتی و کۆمەڵایەتی بەیەکیانەوەی بەسێتەوە. ئەمەوێ بزانم گوندی قامیشە سەر بە چه عەشرەتێکن سەر بە چی هۆزێکن؟ گوندی قامیشە قسمێکی عەشیرەتی بازەڵان قسمێکی سەیدن وەک سەیدی بەرزنجە بەڵام لە ناو دەیەکەی تێکەڵاوی ما هەیە هەموو وەک یەک بنەماڵە وەک حیساب یەکتر دەکەین. باشە ئێستا حتمما بینەران لەوەیە نەزانن گوندی قامیشە کەوێتە چ سنووریەکەەوە گوندەکانی چواردەوری سنووری قامیشە کوێن؟ گوندی قامیشە دەکەوێتە سنووری ناحیە خەلەکان و خەزای دوکان لە ڕۆژهەڵات گوندی قەڵاتە لە ڕۆژئاوا کەڵکەسماقە بە دیویسایەکەی کانی کوردە و قاز بە ژیانە ئەو هەیە دەست پێ دەکات سنووری گوندەکەمان ئەو هەیە. باشە وەکو تۆ ئاگاداری خەڵکی گوندبی لە ئێستا خەڵکی گوندی قامیشە زیاتر سەرخاڵی چ کارێکن؟ خەڵکی گوندی قامیشە ئەوەی لێرە بەجێ ماوە خەریکی تۆزێک بە ئاژەڵداری و سوکە فەلاحەتێکمان هەیە و ئەوها کاروبارەکەی بەڕێ دەکەن ڕۆژانە و شتەکە ئەوە. باشە حتمما کاگەسوەد کوێخای گوندی قامیشەیە پەیوەندێکی باشی لەگەڵ ئەو ماڵانە هەیە کە لە ناو گوندی قامیشن. ئەو گوندە ئەو کەسانەی کە چوونەتە دەرەوەی گوندەکە بزانین کاگەسوەد پەیوەندی چۆنە لەگەڵیان؟ ئەو کەسانەی چوونە دەرەوە گوندەکەش هەمان دەستور وەک گوندەکەی خۆمان هاوکارمانن لە هەموو کێشە و مشکلەیەشی بە دەنگمانەوە دێن شتێک بێ پرسیان بێ دەکەین ئەوان پرسیان بەیەوە دەکەن ئاڵگۆڵ دەگۆڕنەوە بە هەموو شتێکی ناو گوندەکەمان. یاخوا دەست و چاو خۆش بێ خانە و لانە دەرە ئاوەدان بێ کاگەسوەد بەڕاستی ئەزەتمانایی ئێوەش بەخێر بن سەرچاومان و بەخێر بێن یاخوا کەناڵەکەتان یاخوا بەخێر بن و مای خێر بێ هاتنتان. یاخوا سەلام جا کاگەسوەد من ئەچمە هەر شوێنێک حەزەکەم یادگاریە بەجێ بێڵم. جەنابەت یادگاری یاخوا سەلامەتی ئەمە یادگارێکی ئەمەیە بۆ تۆ یاخوا سەلامەتی. دادە جوانگیان سەلام عەلەیکوم. دەنگ و باسە چۆنە؟ باشی شکر؟ ئەیە الحەمدولیلا ناو چییە؟ سۆنیا. سۆنیا گیان چەند ساڵی؟ 6. ماشەڵڵا ئەی نەچوودێتە مەکتەب؟ نە ئەم ساڵ دەچم. ئەم ساڵ دەچی؟ ئەی سۆنیا عادی با بزانین کە سۆنیا گەورە بوو حەزەکە بێبەسی. دکتۆر. دکتۆری چی؟ دکتۆر تا. دکتۆر و تەواو کەواتە بێ بە دکتۆری طوبعام ئینشەڵڵا. باشە سۆنیا گوندەکەتان خۆشە؟ تۆ لە گوند چی یاریەکەی؟ یاریەکەی لەگەڵ مناڵەکانی گوند؟ ئەی باشە ئەی جوجەڵە و شتو هەیە هیچ شتی جوانە هەیە لە ماڵەوە؟ چیت هەیە؟ بووکو یاری و شت. بووکو یاری و شتێ هەیە وەڵا ئافەرین. ئەی یاریان لەگەڵەکەی؟ ئەی یاری ماڵە باجانەوە شتانە هەیە؟ باشە دەها سۆنیاگیان خۆ ملوانکەیەکی لەم لایە بامش ملوانکەی بکەمە ئای ئافەرین. ئەمە زانی چییە؟ ئای ئافەرین. باشە دەی سۆنیاگیان دەی خوا حافیز. دەی سەلامێکی شکە لە بینەرەکان ئادەی؟ گای حاجیان سەلام عەلەیکوم. سەرچاوم بەخێر. دەنگ و باسە چۆنە حاڵە حاڵە؟ خۆیە پەنامادەی. اللهم ئامین. خۆیە پەنامادەی. ئاگام لێ زۆر ماندوو دیاری. لەکوێ بوویدەوە؟ وەڵڵا هەندێکم تەماتە ئەلەوێ کردو ئەلەوێ بووم. دەنگ و باسی خەڵکی گوند چۆنە؟ وەڵڵا دەژێن بەرە با پێت بڵێم تەمەعوا لێی هاتووە چاومان پڕ نابێتەوە. ڕاستە فەرمووی. وایە یان نا؟ وەڵڵا وایە. ئێستا خوای لێت بە زیاد بێ حەد ماڕێکی تەمەشا دەکەی دەی مەدعەمە. ڕاستە فەرمی دووش لەی دانا و نەبوو بخۆین بەخوا ئەلێرمە ڕۆژی یەک جارمان چالێناوە. ڕاستە فەرمی. ئارە وەڵڵا. ئەی ڕۆژانە چۆن ژیانە بەڕێیەکەیت؟ خوا پەناماندا دەژین دەبێت کەم بژین و کەڕ بژین. بەڵێ وەڵا وایە. ئەی باشە جاران
قەناعەت زۆر بوو لە گوندەوە قەناعەتە ماوە قەناعەت نەماوە کابرا سارەی چاچی هەیە مێگە لە مەڕی هەیە دەڵێ دەمرم لە برسان خۆیان بمرێ لە برسان ئەی باسێکی زەراعاتی گوندم بۆ بکە ئێ ئەم گوندە بۆ چی شتێک لەبارە بۆچی زەراعاتێک وڵا بوو بەس بۆ مەڕداریەوەی زەهر کوا ناچێتەکەن مەڕی پیریش ناتوانێت بە دوایکەوێ ئەی ئاو هەیە ئەم گوندەوا زەراعاتی لێ بکەن ئەی وڵا ئاو هەیە بەڵام بۆ خۆمان نین بۆ بۆ خۆمان نین کابرا هەر لە ژوورێ فەیسبووکی دەکا بەڵێ کچەکەت خەتێکی تێدەکا کوڕەکەت خەتێکی تێدەکا بۆ خۆت خەتی تێدەکەی خۆ نابارەکە شوێنەکەی دەبارێ باشە باسێکی ژیانم بۆ بکە تۆ تەمەنیەکت کردووە تۆ چۆن ژیانە بینیت ژیان ئێستا بۆ پیری نییە پیر ڕۆیەوە تەواو لێ بووە ئەی گەنج ئەی گەنج گەنج دەبارێ خوای لێت بەزیاد بێ وڵی هەر دێوارێکی لەم دیی تەمەشا دەکەی دەی مەدعەمە الحەمدولله خوای لێت بەزیاد ئەی گەنج باسی گەنجێتی خۆتمان بۆ بکە گەنجێتی چۆن بوو گەنجیم نەدیوە بە حیاتی ژیانم هەر لەو چیا و چۆلەی بوو چیتە کرد لەو چیا و چۆڵە لە کرماڵاتی بووم لە گوێرەی بووم ئەوانم کردووە ماشەڵڵا ئەی بەخوا ئەبێ بۆم بڵیت وتیان شاعیریشیت نە بەخوا شاعیر گۆرە ئێستا شعرێکە بۆ دەتۆ باشە دێتۆ دوو دیدەڕم بۆ بڵێ لەسەر ژیان ئەوەی کە وتت بۆ حاجی حاجی ئەڵێ کە ڕێبواری ڕێی سەفەریەوە چی بوو بەس دنیا بنێ لە کۆرت کە نازانی بۆ کوێی بەری کۆکردنەوەی بۆ خەرچیە دەبێ بۆ ئانی شەڕ دزیە دەکەی منداڵ مەمنونن نییە مەمنون تا ناوەڵڵا گوێ لێیە ماڵی حرامی بۆ خیانەت دەکەی منداڵ مەمنونن نییە ناڕە بۆم بکە ڕاستەکەی مەمنون تا ناوەڵڵا خوایە پەنامادەی خوایە ئامین ئامین ئەی لەگەڵ تاعات و عیبادەتا چۆنی بەخوای ئەگۆ وەک خوای گەورە دروستی کردوین بەڵێ ئەوە ئیتاعی ناکەین درۆیە هیچمان ئەوە ئیتاعی ناکەین بەس دەڵێم خوایە چەندی ئیتاعەت کەم کەمە خوای لێمە بگرێ و کەمە ئامین ئامین ئینشاءڵڵا ئامین دەنادەبوو سەر لە شوژدەی نەبینێت دەرێ ڕاستە فەرمووی ڕادەکەین دوورکار نوێژی قۆڕیانە دەکەین قۆڕیانە لە مزگەوتی خێرا بەڕێیەکەین بەڕێی دەکەین جاران دەیانوت نوێژە مارانە دڵ نایکە قۆڕیانەیە بەڵێ دینە دەرە فڵان کەس خراپە فڵان دەتوە چاک بە با من چاک بم وایان ڕاستە فەرمی دەوەڵ ئەو هەیە باشە کاک حاجی تۆ هەر خەڵکی ئێرەیت بەڵێ هەر لێرەش بووی لە دایک ئارە وڵڵا ئارە وڵڵا هەر خەڵکی چەند ساڵە لێریت لەوەی 73 ساڵ بێ ئەوەندەی لەوە پێش ناسانم بە بیرەوەری خۆت چ شتێکی خۆش لەم گوندەیە ڕوویداوە و بیرت بێ یەک شتی خۆشم نەدیت وەڵڵاهی لەوەتی ژیانم یەک شتی خۆشم نەدیت لێ کابراژنی دەخواست وەک ئێستانە موبایل لەکوێ ئەوە لە فڵان شوێنیم بابت بۆی دەیدیتەوەشن چەند ناوێ ئەمە قسەم کردوە کوڕ خۆ قسەی تۆ حەدیث نییە ها وایان وایە تاو قسەی تۆ خۆ حەدیث نییە نەدەبوو چرکە مرکەی بکەی یعنی دڵیشت نەیگرتایە هەر چرکە مرکە نەمابوو نەدەبوو دەنجێ بکەی هەست و خستێ بکەی ئەو هابوو جار باشە تۆ دڵت گرتی ئەمە کێشەم نەبوو ئەمە خزمی خۆم بوو لە ناودیە الحەمدولله لەخوا بەزیاد کێشەم نەبوو باشە ئێستا ئەولاد و شتت دەیار لە گوند ئارە وەڵڵا بەڵێ زانم ئێچاندا دوکانی ئیشا لە پیرەمەگرونیە باشە وەکو خۆت بەگوڕن ئەگەڕێن ئیشەکەن ئارە وڵڵا ئیشە دەکەن کاس پێ دەکەن وەکو خۆ دازان خوێنجا وا بڵێم وان نەرێم ئەمڕۆ حەساب نییە دوێنێ حەسابە ڕاستە ئارە بەخوای کاک جەوەرگیان سەلام عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه بەخێر بێن بەخێر بێن پێ خۆشحاڵم باتنتە یاخوا سەلامەت بی باشمان بووین ماشەڵڵا نانە قەیناکە کورە ئیسراحەت دەخێن وەڵا خەڵکی لادێ ئەماکە بۆیە ماشەڵڵا لەشی ساڵ لەخوا بەزیال بەعارە وەڵڵا هیلاچین یارەقەی دەکەین یاخوا سەلامەت بی کاک جەوەر پێم بڵێ ڕۆژانە
سعات چەندی بۆ سەربۆیستانەکەت والله شەی وا سعات دەدێم سێ دەڕۆمەوە 3:18 دقه ئەوە دەڕۆمەوە لە مزگەوتێ بانگ دەدەم نوێژێ دەکەم و هێندێک ماوڵاخەیە دایان بەمەوە لە تەلیان دەکەم و بەجیان دێنم خەڵک وازانێت دەی بەیانی ئەڵێ دەی شەو دێم بۆ ئێرە 3:18 دقه دەڕۆمەوە بۆ ماڵەوە لێرە خەوی بەڵێ لەوەتی بێستانەکەم پێگەیوە لێرە دەخەوم بۆچی لێرە لە بە بەرازی کاکە بەراز نایە لێ بە دوو شەوان هەمووی تەفنیش دەکە بەلایتەوە بەرازی زۆر ئێرە ئارەوەڵە ئەوێ ئاوێکی لێیە ئاوێ دەخواتەوە ئەگەر نییە تۆ لێرە ئاخەوی کۆرە گەرماچیە ناوەڵە هەوای ئەوەندە خۆشە ئەوەندە فێنکە دەیم و بەری دێ جارەیە جەمەداین لەسرم دەهاڵێنم باەکە لەسرم دەدا ماشەڵڵا ئەی بەدەر لێرەکە لێرە نابیت لە ماڵەوە لە ماڵەوە لە 94ەوە هەر لە سەربان دەخۆم یعنی تۆ لە 94ەوە لە سەربان یەک شەو نەبێ میوانم هەبووە لەگەڵی چوومە بەربەریدەی دڵم تون دەبێ ئەس لێرەی نەدینم ئەی میوانەکەت بۆ نێنایە دەرەوە آخر ئەو کوتی من لە ژوورێ دەخەوم خۆ ناکری ئینکای یعنی هەتا ئێستا ژارە و شەوە بیر نەچووە لە ژوورەوە وەک لە سجم بووبم باشە ئەی خەڵکی گوندیش زۆربەی هەر لە سەربانە خەوێت یان لە ماڵەوە بە زۆری لە ژوورەوە دەخەوێت خەڵک بەس بن و ئەو حاجیە لەوێ دەخەوین ئەو بەیانیان دەخەوێتەوە من زرعات وشتم کردووە حاجی محەدینە بەڵێ حاجی محەدین بەخوا دەرگو بەرخی تێشیرە لە سەقەڵەوێڵەکەی خەوت بوو ئەم بەیانی یعنی ئەم بەیانە تۆ زووتر هەستا بووی لەو هەر ئەو دوا دەخەوێتەوە ئەمن ئیش دەکەم هەتا سەعات 9 شتی واگە دەوام نەبێت باشە زۆر باشە ئێرە حتممەنی شەڵا فێنکە ئەی ناو گوند چۆنە ناو گوندیش فێنکە ئارێوەڵە ئێستا سێبەردیە یعنی سێبەرەکە کە هات هەوایەکە لەگەڵی دێ باشە وەڵا نەڕۆیتەوە بۆ ناو شار ئەم خەوە لێ بێت نابابە ناچم بەخواش ئاواژاو نایڵێ بخێن وەڵا ڕاست دەکەی خەوی سەربان خۆش بەخوا هەتا لە پیرەمەگروم من نەخۆش بووم لەوەتیاتومەوە لادێ باش گەنجیش بووم ئەو دەمەی ئەرەوەڵە لە پیرەمەگرون خواردن و چۆن بوو لێرە چۆن بوو وەڵای لێرە یەکەمە لەوێ خواردن پێ نەدەخورە نەخۆش بوو بۆ کە نەخۆش بی خواردنت پێ ناخورێ ئەی هاتیتەوە ێرە ئێستا ساغ بوویتەوەخوای بەزیاد بە ئەرەوەڵە بەخوا لەوەیە نەخۆش نەبوو بی هەر بێتاقەتی وای لێکردانە بۆ ئەمە کاکە هەموو عەرز و مرچی خۆمانە و کەس ناڵێ واومەیە واوە بچوو ئەی سوپاس بەخوا باشە باسێکی بۆی سانەکەم بۆ بکەم کاڵک و ترۆزیوەمانە کە ئێستا لێمان کردەوە چۆنن ماشەڵڵا تامدارن یەکەم من هەرە وەڵڵا لەخوای بەزیاد بێ ئەنجا ئی من لەگەی خەڵکی جیاوازە سیارە دێ ئەلەوێ بۆ خۆی هەر پرسیشم پێ ناکە بەشی خۆی لێ دەکاتەوە کابرا ڕاست دەی بە ئافێتە دی کابرا دەیبا بۆ ماڵێ و دەڕوە پاشی دوسێ مانگان دەڵێ وەڵا لە بێستانەکەی ێوارێکی بوو هاتم کوڕەکەی خۆمات بوو ناتە ماڵێ دوای تەلەفۆنم بۆ کرد کوتم باکم بەهاتیایە دەبا خۆی بەرەکەتەکەی ئەوەیە ماوەتە بەخوای خوایە و ئەوەیە ئارە وەڵا لەم عەرزەڕەقە ئەمە هاتۆتە دەرەوە کاکە خەڵک لی دەخوا بەخوا بە پاشە توێتان دەی بمەوە تەوزعی دەکەم ئەی خوا خێرە بنووسێ ئینشاءڵڵا یعنی دەرنابێت لە شار تۆ وەڵڵا زەحمەتە ناوەڵە دێ باشە دەی تۆزە کاڵێکیش بخۆین زانین کاڵەکە تامی چۆن طبعا بەبێ بینەران ناخۆشە لەوەیە خۆش بێ ئەوە بەگوێرەی سوورایی وەڵی ماشەڵڵا زۆر بۆ نێنم ناخۆن وەرە حەزیشەکە بەس حەز ناگە لە کامێرەکەەوە دەرچێت بەڵێ دوای بەرنامەکەی خوا وەرە خۆ دیارە بەڕەنجی دیارە دەڵێ گوندۆرە ئارە وەڵا دابا منم دیارە جوانش ئەربیەم بە تۆ خوا خێرت بوون و سێخوا جەزات داتەوە و سوپاسان دەکەم دەستان خۆش بێەوە بە هین وەری دەگرم بە تەبەڕوک یاخوا سەلامەت دەنا هەمە تەز داوا بێ و ئەوە هەدیەیە با هەر لێرەش کۆتایی بە بەرنامەکە بێنی بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ بەم شێوەیەش لە گوندە جوانەکەی قامیشا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان یاخوا بەخێر تا بەرنامەیەکی تر و گوندێکی شیرینی کوردستان یاخوا کوردستان هەر ئاوا ئاوەدان و بەرەکەتدار بێ ئینشاءڵڵا یاخوا بەخێرن وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه